ئەوە بوو بسمیلام لێکردناوی خۆم لێنە خوای گەورە یارمەتیدانی هەموو قورئانمان کرد زمانی ئاماژە زۆر دڵیان پێخۆش بوو وتیان مامۆستا ئەزەدین پێویستە ناو لە کتێبی گینز بنووسرێ چوار لە ئەندامانی برایەکم و براژنێک و دوو خوشکم نابیست چەندەها نابیستمانەیە قورئانی هەموو ختم کردیە ئەمە واتە قل هو الله ئەحەد ئەم قورئانەی لە بەردەممە کە لە سێ بەرگدا پێکاتوە قورئانێکی تەواوە بە زمانی ئاماژە نووسراوەتەوە بۆ کەسانی کە نابیستن. مامۆستا عەزەدین ماوەی 8 ساڵە دەرچووی بەشی شەریعەیە و کاری وەرگێڕانی قورئان دەکات بۆ نابیستان و لێستادا قورئانێکی لە سێ بەرگدا نووسیوەتەوە بۆ ئەو کەسانەی کە نابیستن. من دەمێت قسە لەگەڵ مامۆستا بکەم. مامۆستا جان ئەگەبێت ئێرە سپاس دەکەم دەمێت بزانم چۆن بوو بیرت لەوە کردەوە کەم قورئانە بنووسیت و ماوەی چەندیشت پێچوو تاوەکو قورئانەکە بە تەواوی نووسیەوە. ئەو قورئانە نزیکەی دوو ساڵم پێچوو چۆن بیرم کردەوە قورئان بنووسم نابیستەکان لەسەر قورئانی ئاسایی قورئانمان پێدەگوتن زۆر قورس زۆر گران بوو لە وڵاتانی دەوروبەریشمان چەند سوورەتێکی کورت کرا بۆ زمانی ئاماژە ئەمەژی لەوە بیرۆکەم لات گوتم لۆ هەموو قورئان نەکەینە ئاماژە ئەوە بوو بسمیلام لێکردناوی خۆم لێنە خوای گەورە یارمەتیدانی هەموو قورئانمان کرد زمانی ئاماژە. باشە مامۆستا ئێستاوە ئەو قورئانە تەنها لە کوردستاندا هەیە یان بۆ جێی دیکەشت ناردووە بۆ وڵاتانی دەرەوەش ناردووە؟ ئەو قورئانە لە هەولێری پایتەخت چاپ کرایە و ئەمە چاپ کرد یەکەم جار لەسەر ئاستی جیهان و لە بۆ زۆر وڵاتان لە بۆ مەکە و مەدینەم بردیە لە بۆ جامعەی ئەزهەرم ناردیە لە بۆ پاکستانم ناردیە لە بۆ بەریتانیام ناردیە لە بۆ سوید چووە بۆ زۆر وڵاتان بەڵام چەند نوسخەیەک دوو نوسخە سێ نوسخە ئەها ناردیتم ئەشخاصە بۆ داوای کردێ ناردیتم. لەوێ چاپ کراوەتەوە دووبارە ئەو ئاگادار بیت؟ لێ چاپ نەکرێتەوە بەڵام پێم گوتین هەر کاتێک پێویست پێ بوو ئەمن بە PDF لە لامە لۆتان دەنێر لێ چاپ بکەن و بڵاوی بکەنەوە. باشە مامۆستا ئەزەدین شتێک بزانم لە ڕووی دینەوە ئاتا چەند جائزە قورئان بۆ شێوازە بنووسرێتەوە؟ لێرەوە دەستخۆشی مێرەیەشێتی زانایان وەزارەتی ئاوقاف پەڕ یەکەم فتوای وانە کە زۆر دڵیان پێخۆش بوو وتیان مامۆستا ئەزەدین پێویستە ناو لە کتێبی گینز بنووسرێ هەندە دڵیان بەو بابەتە خۆش و کەیفیان پێهات ئەو جار یەکەمش احتیفالەکەمان کرد کە چاپ یەکەمان کرد لە مەکتەبی یەکێتی زانایان احتیفالەکە کرا ینی لە ڕووگای شەرعەوە ئاساییە و ڕێگە پێدراوە زۆر ئاساییە و زۆر شتەشی باشە و دڵیان زۆر پێخۆش بوو بەڵام ئەوە تایبەتە بۆ نابیستەکان بەس نابیستەکان دەی بۆ شێوازە بخوێنن. باشە مامۆستا تا چەند ئەوەی ئاگاداربی نابیستان بەدوای ئەم قورئانەوە دەگەڕێن یان دەی خوێندنەوە یان سوودی لێ دەبینن؟ بەڕاستی ئەمن دەزانم چەند دڵخۆشم پێی لە هەموو شارستان تەلەفۆن دەکەن داوا دەکەن لە عێراق و لە ناوچەکانی هەرێمی کوردستان لە کفری و کەلار لە بەسڕا و بەغدا لە دۆهۆک و زاخۆ لە هەمووی داوا دەکەن لە هەمووشیان یەکێ هەندێکم ناردیە بەڵام احتیاجات و پێداویستەکانی ئەو شوێنانە بەڕاستی پڕ ناکاتەوە خەڵکەشتریشێ داوا دەکا لێ پێویستمان بەدەم و هاوکاری حکوومەت و لایەنی پەیوەنددار و خێرخوازان هەیە لۆی زیاتر چاپکەن و هەموو بەبەیانکەی زۆر دڵنیان پێخۆشە زۆر کەفیان پێدێ. باشە مامۆستا دەمێ بزانم چۆنە تۆ دەرچووی بەشی شەریعەی و لە هەمان کاتیشدا مامۆستای زمانی ئاماژە وەرگێڕی ئەمە زۆر لێک دوورە بابەتە چۆن فێری ئەوە بووی لە سەرەتاداگە بەم باس بکەیت؟ ئەمن نزیکەی 8 ساڵ وتاری هەینیان لۆ تەرجمە دەکەن یەکەم جار لەسەر ئاستی عێراق ئەو کارە دەکرێت لەسەر ئاستی ناوچەکەش کەم وڵاتەیە نەم 28 بی ئەمن برایەکم و دوو خوشکم لەگە براژنەکەم نابیستن لەمارێ لەگەوان ژیامە لەگەوان گەورە بوومە لێ وەکووان دەتوانم قسام بکەم وەکووان بە زمانی ئاماژە بدوێن. چوار لە ئەندامانی خێزانەکەت نابیستن؟ بەڵێ چوار لە ئەندامانی برایەکم و براژنەکەم و دوو خوشکم نابیست. باشە قورئانەکەت داوە بۆوانیش ئەوانیش دەیخوێننەوە؟ وەڵی ئەوان وەکو خەڵکیتر دوو خوشەکەم لەمارێن یەک نوسخەم داینێ برا و براژم لەمان یەک نوسخەم داینێ چێ گوتمە تا زۆر دەبی لەمارێک با یەک نوسخە هەبی یەک نوسخەم داینێ بە دوان نوسخەکەم داینێ یعنی سودیشی لێ دەبینن؟ زۆر ئەنی بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان چەندەها نابیست قورئانی ختم کردی لە ڕەمەزانێ چەوە لە پارەکەوە دەرچووە ئەو جار چاپی دووەم بووە چەندەها نابیستمانەیە قورئانی هەموو ختم کردیە ینی ئەوە زۆر جێی دڵخۆشە زۆر کەیف خۆشن باکم لە هاتۆ دایک و باشی نابیستەکان تەلەفۆنیان لێ کردووە زۆر دڵیان خۆش و زۆر کەیفیان پێهاتی. زۆر سپاس مامۆستا عەزەدین سەرکەوتووبی. ئەمە قسەی مامۆستا عەزەدین بوو دەربارەی ئەم قورئانی کە قورئانی لە سێ بەرگدا کۆ کردەوە بە زمانی ئاماژە ئەو باز لەوە دەکاتن بەهۆی ئەوەی چوار لە ئەندامانی خێزانەکەم برایەکم و براژنەکەم و دوو خوشکم لە ماڵەوە نابیستن بۆیە منیش بیرم لەوە کردەوە کە کاری وەرگێڕی
با بڵین وتاری هەینی بکەم و دواتر قورآانێکی بە زمانی ئاماژە نووسراتەوە کە لە ئێستادا دابەشی دەکات بۆ سەرجەم ئەو شوێن و ئەو کەسانی کە پێویستیانە ئەلم قورآانە بخوێنەوە.